بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەن و لە نێو گوندی کەڵانی سەر بەناخەی سەنگاو لەگەڵ یەکێک لە کەسایەتیە گەورە و خۆشەویستەکانی شاری چەمچەماڵ زانای پایەبەرز بەڕێز مامۆستا مەلا غەریب پێتان شادەبینەوە. ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان گوزەرێک بە نێو ڕازەکانی تەمەنی مامۆستای میواندا دەکەین و پێکەوە گوێبیستی چیرۆکەکانی ژیانی دەبین. فەرمون با پێکەوە بینەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان بین. مامۆستاگیان سوپاس دەکەین بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە. پێمان خۆشە سەرەتا خوا سەلامەتکە. پێم خۆشە سەرەتا خۆت بناسیێنی باسێکی ئەم شوێنەمان بۆ بکەی کە ئێستیا وەساوین. ناوم غەریب محەممەد ئەمین عەزیز، خەڵکی گوندی کەڵان ناوچەی سەنگاو لەدایک بووی ئەم یەگەیم ئەمە ماڵمانە. من لەم شوێنە هەوارا لەدایک بووم. ساڵی چەند مامۆستا؟ لە ساڵی 1945 بەڵێ گوندە لەدایک بوو. بەڵێ مامۆستا باسی دوایەوەی کە لەدایکە بیت و تەوان مناڵ گەورە ئەبێ لەو کاتێک کە بیر و مابێ یادگاری سەرەتای تەمەن و لەم لادیە یا باسێکی ژیانی خەڵکی ئەم لادێمان بۆ بکەیت. چۆن وەڵاهی ژیانی ئەم خەڵکات دوو مەستەر و ژیانی دوو شت بوو. یەکەم فەلاحەت ئەم ئاژەڵداری، بەڵێ ئەم ئێمە هەر خەریکی ئاژەڵداری بوون و فەلاحەتیشیان هەبوو و مەشغوڵم بۆ شتانەوە. مامۆستا هەر ماڵی خۆتان ژیانتان لەسەر چی ڕۆژ فەلاحەتتان حیوان فەلاحەت و حیوان. بەڵێ حیوان بەخێوکردن. مامۆستا لە ڕووی ئەوەی کە بیر و مابێ یادگاری کۆنی مناڵی مەسەلەن ئەو کاتێک کە تۆ مناڵ بووی لەم لادیا ژیانی مناڵ لەو کاتە لەگەڵ ئێستا ئەگەر بەراوردی بکەی کامیان و بەلاوە گرنگتر بوو لە ڕووی ژیانی مناڵ ئەو کاتە مناڵی ئەو کاتە چاو نەکراوە بوو، هەژار و فەقیر بوو و ئێمە بەڕاستی هەر تۆزێ دەستمانداری کرد خەریکی بەرخەوانی و شیواوی بەلای بەرخۆکار و بینانێمان هەر بەرخۆکار پێگەیتر بەلای بەرخۆکار و هەتاوە گەیشتە مانگی شەشۆم ناوە. بەڵێ مامۆستا ساڵی چەند جەنابتان خراونەتە بەر خوێندن ئەوەی کە بیر و مابێ؟ لە ساڵی 1956 بەڵێ مامۆستایەکمان مامۆستا مەلا حەمەی کەڵانی کوری خاڵە حاجی قاور، بەڵێ ئەو ماڵەکان ئەو ماڵی لۆ بشتن ماڵی بەکەیت. ئەو کاتە لە مامۆستا لە قەراغی خوێن لای مامۆستا مستەفای قەراقی لێ ئیجازەی علمی وەرگرت و کە ئیجازە وەرگرت مامۆستا شێخ مستەفا دووسێ مامۆستای مستەعیدی خستە مامۆستا مەلا حەمەوی هات مامۆستا لێرە ئیتر ئەو بژنی هێنا و مزگەوتەکەمان هەر دروست کرا بوو. مزگەوتەکەمان کاتی خۆی هەر کۆ نەک تازە دووبارە مزگەوتەکان تازە کردەوە چونکە ئەو کاتە مزگەوتەکە بچووتر بوو. مامێکی باوکم فەقیر قادری ناوە ئەوە خوا ئەفریقای خواوە قورئان خوێند و قورئانی ئەزانی ئیتر ئەو هەر پێشنەژی بۆ کردن و بانگی بۆ دان و ئیمشاکە کۆمەڵێ مناڵ و هینیشی فێری قورئان وەمانە کردبوو خەریکەوە پێر ئەوەی ئەو مامۆستایەکەوە بێت. دواییتر مامۆستا هات مزگەوتەکان فەرەوان گەورەیان کرد و ئیتر مامۆستا دەستی کرد بە تەدریس لێرە کۆمەڵێ فەقێ و مستەعید و ئەمانەی لە هەموو لایەکە هات. جا ئێمە ئەو کاتە ئەو مامۆستانی کەەوە زۆر بوون عنی هەرچی دیهاتەکان بۆ هەمووی ئەو دیانە هەمووی کڕ و کەس و کاری هەمووی نارد وێرە بۆ خستە بەرخوێندن لێرە. تقریبا 20 فەقێ بوون.
مزگەوتە بەڕاستی مزگەوتێکی من بەلاو مەگەلێ پیرۆزە حتا وەکو ئەم دیەکەوە حکومەت ڕوخانی ساڵی 1970 ئەم مزگەوتەی لاقە نەکرد دەستی بۆ نەبرد وەکو خۆی مایەوە ئەو مامۆستانێکەوە ئەوەی کەوا مامۆستا ئێمە بوو تەبەن مستەعیدێ مامۆستا حاجی مناحەمەوە ئامۆزامان بوو لێرە ئەو دەرزی بە مستەعیدەکانەوە کە ئیجازەوە هەبوو ئێمەش تازە دەستمان کرد بە قورئان و کتێبە بیدایەکانەوە دەستمان پێ کرد بوو تەبەن فەقێکی زۆری لێ بوو تەقریبن ئەوەی کەوا لێرە بەیەکەم لەوانی کەوا مامۆستا و مستەعید بوو مامۆستا شەحەمەی شێخ ئەمین لە تەکێ قەراخەڵکێ بێ بوو مامۆستا مەلای ڕەزا پارەکە عەمەی خۆی کرد و لە مدەوە بوو معلیم ئەویش هەر مستەعید بوو خەڵکی تەکێ قەراغ بوو ئەو لێرە بوو ئینجا کە مامۆستا مەلا عوسمان هەیە خەڵکی دەی هەڕێنە ئەوەی سارێ کەلار ماوە لە کەلار ئیمامە مامۆستا مەلا حەمەمی بوو مەلا حەمەمی خۆمانەوە ئامۆزامان بوو ئەوە وەفاتی کردووە نەماوە مەلا محەممەد بوو لە خەڵکی دەی سەرقڵا ئەوش لەگەڵ مەلا ئەحمەدە ئەوانیش هەر مستەعید بن لێرە ئەخێن ئەوەشی کەوا بیدایی بوونە کۆمەڵی بینانە من و پێشەرێکی خەڵکی دیەکە خۆمان و دیەکانی تر هاتمووی هاتبوون لێش کۆمەڵێک بوو هەر لە باوکو دایکە نردبووی لە ماڵانە ئەخەوتنوەمانەوە ئەو دەرسانەی کە لێرە ئەتان خوێند لە سەرەتا پێشەوەی بڵێن هەر لە سەردەمی فەقێتیتانە دەرسەکانتان زیاتر چی بوو ئەو دەرسمانەکەەوە قورئان ختمەکرا بەڵێ دەستمانەکرد بە ئەحمەدی بەرمان کردایە دوای ئەحمەدی دەستمان کرد بە عوامل جورجانی لە قەواعیدا عواملی پالیسار ئاجرومیە ئەوەمانە خوێند لە پاشان ئەمجاکە لە فیقه فتح القەریب فتح المعین ئەوانمان دەست پێ کرد ئەمان خوێند ئەوانە پێوتی لەگەڵ تەرتیب زنجانیەکەوە لە سەرفا بوو هیچ یادگاریەک و بیر نەماوە لە ناو ژیانی فەقێ ئەو کاتە لە مزگەوتا دەرسا خوێندووە ڕۆداوێک شتێک ڕۆیدا وەڵای ژیانە وەڵاهی خۆی ئەلحەمدولیلا ئەو کاتە خەڵکی دڵی وەکو ئیساکەم دڵی خۆش بوو بەڕاستەکەی خەڵکەچون بۆ سەیران خەڵکەچی بوون ئەو هەموو جار لە زستان چون بۆ ئەو شاخە لەوێ داروهینیان هاور لێرە ئیسان لەو شاخەی تر سەیرانیان نەکرد لەو بەنشاخ و هینە مامۆستا ئەو کاتە خەم و خەفەتی نەبوو هیچ خەمی ژیانی نەبوو بەس ئەو بوو کە لەگەڵ دۆست و برادەر و خزم و ئەماناکەوە تێکە و علاقات و خۆشگوزرانی بێت ئەوسا بڵێن ژیانی ئێوەکو فەقێ کاتێ خەڵک لێرە دەرسە خوێند تۆ جەنابتان خەڵکی لادەکە بووی بەس ئەو خەڵکەی ترکە لێرە بوون چۆن لەسەر ژیانی ئەم دێ تەمەنان و چیان بووە چێش و ئەمانە یارە بۆ فەقەکانیان هێناوە ئەگەر باسی ئەوم بۆ بکەی بڵێن قۆناغەکانی خوێندن تۆ تا چەند لەم لادیان لێرە من هەتا خۆن لێرە تەقریبەن تاکو ساڵی 1959 بەڵێ تقریبا نزیکی 60 بووە مامۆستا ئەوە هات ڕۆیشت بۆ هین بۆ سلێمانی دەوری کراوە حاجی مامۆستا محەممەد دەورێکی نایب زابطی ئەوەی کەوە شادی دوانزی بۆیە وەریانە کرد ئەو چوو بۆ دەوری نایب زابطی کە ئەو چوومیش تر لێرە خۆم ڕۆیشتم بۆ سلێمانی لە سلێمانی لەوێ مناڵ بوو بردمان بۆ مزگەوتی حاجی مەلا ڕەسوول حاجی مەلا ڕەسوول مەلا مستەفای سەپۆی باوکی ئەم فاروق و دکتۆر عیزەدین ئەوانە بەڵێ ئەوە مزگەوتەکانی ساکە ڕووخاوە بەتە جادە لە ئەسابەسپی ئەوە لێ من لەو مزگەوتی ئەوان بوو چون لای مستەفای سەپۆی لێ ئەو ئیمام و لە مزگەوتی خۆیان هین باوکی بوو دوای خەتیبیش بوو لە مزگەوتی خانەقە مەولانە کە چوومە سلێمانی لە ساڵەکانی 67 و ئەو ناوا 65 و 67 دیتە لێ لە مەلا نەبوو ئەیرە من ئەهاتمەوە لێرە لە ڕەمەزانە بووم بە مەلایە تی لە ڕەمەزانە بووم بە مەلای لە مزگەوتایەتی تراویحمانەکە هەتاکوونی بە شەو خەریکی مەوعیزە و تارخواندنەوە بینانی ئەمجا جومعیشم بۆ کردن تەبعا لەم منتیقەی سەنگاوا دوو سێ شوێن مەدرسە و جومعی تا بوو یەکی ئەیرە دووهەم سەنگاو کرمچنە بەزوەری ئەیرە شوێنی جومعە و جەماعەت و مەدرسە بوو لێرە الحەمدولیلا خەڵکەکە زۆر بە خۆشحاڵیوە هاتنە مزگەوت و ینی الحەمدولیلا بە مەناڵ و گەنج و هینەوە زۆر حالی مزگەوت بوو. ئەم دێ ئێمە هەمووی بەری دوو برایە هەمووی خزم و کەسی هەمووی ئامەزایەکین لە سکیش هەمووی پورزا و خوشکەزا و خاڵۆزا ئەمانش ئەوە نەبێ بەگای هینجا بێت ئەوە یەک دووهەم ئەم دێ ئێمە
ئەو خەڵکەی چونکو فێری یەکەم دێبووەکەوە ئافرەتی فێری خوێندن کردووە لەم لادەیەکەم جار ئافرەت فێری قورئان خوێندن فێری خوێندی کردووە لە پاشانە ئەم دێمەوەنە ئەوەنە هینی عشقی جمع و جەماعەت بوون حتا ئەگەر هات مامۆستێشە نەبایە جمعانە چون بۆ کرمشنە خەڵکەکەی ڕۆشتن بۆ نوێژ جمعانە کرد ئەو کاتی ئافرەت دەستان الحەمدولillah لەم دێ لەناو دێکانی مەنتیقەی سەنگاوە لەم مەنتیقە ئەم دێ ئێمە بۆ باشی و چاکی و یەکگرتووی من هەمووی یعنی مەشهورە کەمترین کێشەی ناوخۆی ناوەڵا کێمشێن الحەمدولillah کێشەمانە بۆ لەخوا بەسێوێتانی لەخوا بەزە چونکە هەمومان یەک پشتین و یەک بەرەی و ئەم جاگە لێرەشە ئێمە هەر بە الحەمدولillah هەر بە دینداری هاتین چونکە مامۆستاکانمان لە کۆنەوە هەرچی مەلایتیا بوو دەرژی پێوتون و قورئانی فێر کردوون و اینجاکە نوێژ جەماعەتیان کردووە بەڵێ مامۆستا وەکو بزانین ساڵی چەند بووە کە ئەڵێ ئافرەت دەرسی خوێندووە ساڵەکانی دەوری 53 و 54 ئەو مامەی باوکمە خوا عەفیکە مامپەقی قاور بەڵێ ئەوە قورئان فێر بوو کە چووە لە کانیشنەر لەوێ 34 مانگ ماوەتەوە لە کانیشنەر کاتە تەبعەن دەورێکی بووە دەوری تەکیە و شێخۆمانی دەوری چاکی بووە لەوێ قورئان فێر بوو دوای هاتووەتە ناو خزمەکانەوە هەمووی بەرازای بۆ ئەیرە حیساب بکە هەمووی دەرسی پێوتێ هەمووی دەرسی پێوتمە مناڵەکانی هەمووی بە زۆری تر ئەو ئێمە مەلامە الحەمدولillah زۆرە هەمووی هۆکە ئەگەرێتەوە بۆ ئەو پیاوەکەوە بە زۆر ئیتر شوێنی خوێندن و هینی کردوون کاک محەممەدی حاجی ئەحمەدی قاسە کە ئاوکات سەرۆکی عاشیرەتی ڕەشوبوەریە و کەسایەتیەکی خۆشەویست و سەنگینی ناوچەی سەنگاوە زێتی لەدایکبوونی گوندی کەڵانە تایبەت بە بەرنامەی ڕازی تەمەن و لە کاتی تۆمارکردنی بەرنامەکە باسوخواسی ڕابردووی گوندەکەیان و ڕۆڵی زانایانی ئاینی و کەسایەتی و پیاماقوڵانی ناوچەکەی بۆ باس کردین. ئێمە لە چلەکانە لێرە مزگەوتمان بووە لێرە حوجرەمان بووە فەقێ مامەیەکی باوکم لێرە دەرزی وتووە لە بانجەباریوە لە قەراخۆ لە منتیقا خەڵکاتێ لێرە فەقێ بۆ خزمەتیان کردێن ئەم دێ کە ئەو کاتە خەڵکیشەم دەوڵەمەنن نەبووە خەڵ دەستکرد بۆ وەختی خۆی لەم دێ چەند فەقێ لەم دێ بۆ بە مەلاو لێرە دەرزی خوێندوو بۆ بە مەلاو هەمووی شایدە هەموو منتیقەکەی شایدە 20 ماڵێ بووە لێرە کە ئێمە هەمووان ئامۆزا و بەرەبابێ بووی لێرە خەڵکە و کاتە بژێوێنی چی بوو ئەنێ حیوانی بووە وی ترە و کاتەم خەڵکە و سەرمایەدارە نەبووە ئاژاڵ و حیوان و وڵا خۆمانە و فەلاعەتێکی کراوەتەوە بەڕای جەنابتان زانایانی ئاینی لە سنوورەکە ئەوەنەیەکی ئێستا سەرنجتاندا بێ ڕۆڵ و پێگەیان لە چه ئاستێکە ینی تا چەند توانیوانە لەگەڵ کێشە و مشکلەی خەڵکا من ئەوەنەی کە جەنابتان وەکو براگەورەیەک لە دەڤەرەکە دەورە بینن تا چەند ڕۆڵی زانایانی ئاینی بەدڵی ئێوە بووە دەورێکی چاچان بووە ئیترە و دەورە بەرەو پێشکەوتن ڕۆیە ئیستا ئەمڕۆ زروفە و جاری جاران و ئیستەوەی هەمووی تەتەوری کردێ خوێندین مەلای باش پیاوی باش خوێنەواری باش هەمووی پیا بۆ زۆر زۆر پێشکەوتنەوە کاک محەممەد ئەم لادەی ئێوە بۆ پێی کە پێگەیاندنی فەقێ و مەلایتیا بووە تا چەند لە ڕابردووە ئەوەی سەرنج ودا بێ ئەم زانایانی ئاینی کە لێرە پەروەردەکراون تەسیریە بووە لەسەر خەڵکی لادەکە لە ڕووی مشکیلە و کێشە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە هەر ئەم منتیقا معدل ئەم دیانە کە تۆ بیبینی هەر نەک مامۆستاکانیش ئەو پیاماقول و ڕیسپیانە هەرکە لە دەبەری خۆیان بووە بەو کێشانە هەموو کاتێ ڕۆیە بۆ کێشەی کۆمەڵایەتیە بۆ کاری سوڵح و کاری خێرانە کە قسەی خێر کراوە نەیانێ لە شت گەورە بێتەوە ئەوی پیان کرابێ بچووکیان کردێتەوە و سڵحان کردێ و کۆتایان پیاوردوو دەستخۆش. مامۆستاگیان ساڵی 1965
ئێوە لە لادێکی خۆتانەوە ڕووەکەنە سلێمانی باسی مەرحەلەکانی خوێندنم بۆ بکەی ئەگەر بکرێ بە کوردی. ئێمە تەبعاً کاتی خۆی ظروفی شەڕی کوردستان ئەو کاتە بەڵێم حکوومەت و ئەمانەکەەوە بە یەکە هاتون ظروفی سلێمانی گەلە خراپ بوو، عنی وەکو ڕشکوژیانە کرد اینجا خەڵکیان زنوو بە چاڵێکی خەڵکیانە کرد و حتا سلێمانی چۆڵ بوو لە ساڵەکانی 63 بناوە کەوتنە بێزەی کورد ئەو کاتەی نەماتوانین لە سلێمانی دانیشین. هاتمێ لا دیۆ دەستمان کردو بە خوێندن دووبارە تاکو 65 وەناوە دووبارە 65 ڕۆیشتن و بە سلێمانی لە سلێمانی لێ وتیان ئەبێ بۆ عەسکەری کەوا عەسکەری نەکا بێ 12 امتحان بدایە، عەندی هەتا سەفی 12 پێدێت 12 عیلم. بەڵێ لەبەر ئەوەی کەوا عەسکەری نەکەین امتحان هەموو ساڵی بێ لە مانگی 6 امتحانمان دایە. بەڵێ ئیتر ئەوە بوانێ بێ مەرحەلەیەکم با دابنێنێت تعینگەتر من ئەوە شێخ محەممەد خاڵ کە قازی سلێمانی بوو ئەمە شێخ محەممەد ئەوە لە قازی بوو لە سلێمانی دانیست هەر لە ژوورەکەی خۆیان من چوو امتحانێکی کردم بە شەفەهی جوابم داوە دوای وتی تۆ لە مەرحەلەی چوار دابیشیت. لەوەی دەستمان پێ کرد هەموو ساڵێ تو 3 ساڵ امتحانماندا لە پۆلی چواری سەرەتا. بەڵێ بەڵێ 3 ساڵ امتحانماندا هەتاکو ساڵی 67 ئەوە بوانێ مامۆستا خەتیب شێخ محەممەد قەرەداغی کە ئیمام خەتیبی مزگەوتی گەورەی سلێمانی بوون کاک ئەحمەد ڕئیس عولەمای سلێمانی بوو. ئەوە لەوێ چوو لە بەغا و ئەمری هاورد کەوا مەعهەدێکی ئیسلامی بکەن لە مزگەوتی گەورە ئەوە بوانێ کەوا خانوویان بەکرێ گرت لەوێ مەدرسەکان کردو هەر لە مزگەوتەکە لە مزگەوتی گەورە حەلقە کۆمەڵە بوو کەوا هات ناوی خۆی بنووسێت دانیشتم ئیتر مامۆستاکانی سلێمانی و مامۆستا بەتەمەنەکان و مامۆستا هاتن دەرجیان پێوتین تا ئەو مەدرسیان دەستا مەدرسەکان دروست کرد بە کاتی خۆی لەم ئەخیرا بوو بە دایری ئەوقاف. ئەوە تا بووینە ئێمە بووینە پۆلی حەوت لە پۆلی حەوت ئەو کاتە ئیتروت لە ئەچوو بۆ 12 هێنە خوا بۆ 11 هێنەوە بۆ 8 ئاخرەکان کردە 8 وانی قەراران دا کە وایتر هەتا 8 بخوێنین پۆلی 8 کە ئێمە ئەوە تا چوینە سەفی حەوت لە سەفی حەوت کۆمەڵی مامۆستا بووین دەوری هەژنۆ تەلەبە بووین ئەوانەی کەوا ئیساکە الحەمدولیلا ماون لەخوا لە ژیانان ئەوە ئیتر لە ساڵی لە پۆلی حەوت مای نەوانێ هەتا امتحانماندا هەتا چوینە پۆلی 8 لە پۆلی 8 ساڵی 72 ئەوە ئیتر حکوومەت شەڕی نەما 4 ساڵ مفاوەزە بوو لە بینی حکوومەتی عێراق و کوردستانە. ئیتر ئەوە بوانێ لە 72 من لە ئاخر سەفا بووم لە ئاخری ساڵ بوو لە مانگی دووە وتیان بەرادەرێکمان خزمێکمان لە بەغای خوێند لە مامۆستا عەبدولکەریم ئەوەتی دوو مزگەوت شاغیرە لە بەغا ئەگەر بێن امتحانی بۆ بدەن نەتوانین. ئیتر من چووم بۆ بەغا لەوێ امتحانمدا لە وەزارەتی ئەوقاف بۆ مزگەوتێ لە تکرید بوو لەوێ ببیتە ئیمام و خەتیب. بەڵێ لەوێ امتحانمدا امتحانەکە نەتیجەکە الحەمدولیا ناجح بووم. مش لە ئاخر سەفم لە پۆلی 8 وڵایەتی دوایی هەتا مانگی 4 هەر لە مانگی دووەمە خەریکی جنسی عێراقی بووم هەتا نزیکی مانگی 4 بۆم تەواو نەبوو باوکم خۆ عەفوکە 57 لە 57 ناوی نەبوو زۆر بە زەحمەت دەرم کرد. دوایی لە 20 مانگی 4 72 من مباشرە کرد بەو وەزیفە لە تکرید بە ئیمام خەتیب بەڕسمی ئەو کاتە ساڵی 72 بیتە ئیمام و خەتیب. بەڵێ ئیتر لێ من هەر لەوێ سعی مەکرد لێ بۆ سعیەکە تێتا مانگی 6 کە کاتی امتحان بەکلۆری بوو امتحانەکەمان لە بەغاوە هات لەوێ هاتم مانگی 6 هاتم بۆ سلێمانی امتحانمدا کۆتایی ئەوە بوانێ ناجح بووین وایتم گەڕامەوە بۆ وەزیفەکەی خۆم لە تکرید. بەڵێ لێوە بمانێتتر تەقدیم کرد بۆ کولیە لە کولی دەرەساتی ئیسلامی لە بەغا تم لە تکری مامە تقریبا تاکو مانگی 11 ئەو ناوە ئیتر لەوێش وەرگێرام نەمەتوانێت لە تکریدەوە بڕۆم بۆ بەغا دەوام کۆمانە. ئەوە بوانێ ئەو کاتە خێرەوە تلفاح خاڵی سەدام حوسێن بوو مەحافیز بەغا بوو ها بۆ تکرید هەموو پێنجشەمان بۆ هات بۆ سوڵحی عەشایرە ئەو کاتە هەمووی قەومەکانی خۆیان بوو بۆ سوڵحی عەشایرە هاتوو بۆ یارمەتی بۆ بێوەژن و مناڵ و هەتی و ئەمانەوە هاورد تر لەوێش منم بینی لەوێ پێم وتی من بەغا خوێنم و ئیساکە ناتوانم لێرە لەوێ دەوام بکەم نەقلی کردم بۆ بەغا کتابێکی نووسی بۆ وەزیری ئەوقاف دیوانی ئەوقاف لەوێ تر من نەقلکەم بۆ بەغا لەنە بەغا لە مزگەوتی حوسێن عاسی
بيوتي مشاهدة يعني جماعتي مشاهدة أنا كان سيدي مشاهدة بەڵێ مزجودي حسين عاشي اللي منطقية بيوتي منطقية حرية اللي لمزجوته إمام الخطيب بماني للصالي حبتها ودوا اللي بماني هتاكو كل يوم توقت طبعا اللي قال ما مصا من زور اسمه مخزوني ما مصا عبد الكريم قايل رجع عليك ان شاء الله تعالى ما مصا زوري اما خوشي خو زور رزبو ما مصا براسي علاقيك زور بوت ما بن خفت دبو خم كبا او كاتب دور بملي ولا ما مصا هم روج بو قيلاني اللي بكل ممانه شو كم دور بو مامۆستا وابزان مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بەڕەحمەت بێ یاخوا بەتۆڵێ غەریبی برام یعنی ئەوەنە تێکەڵ بوون لەگەڵ زور زور مرة تسكيما حتى وكو جاري كان نخوش ولا خسخاني عندنا خير الله خوان بو يعملوا ما صار خوالي خوش بيا خوش بو خدمتي كما ما صار سوي اجازه ما بري اجازه هربو دعاء بو هني وشي هربو مبارك يوم وما تدش خلينا نسمع اجازه كده في مان قلت والله برا من عشان فحص عن كل مثلا نقوشيتي يعني هي اختياري نبي هي اختياري كون نقوشي اختياري تمن الحمد لله زور تمنو كردوه بله بەڵێ مامۆستا هەر لەگەڵ ئەو کەسایەتیە گەورانەی ڕابردوو ئەوزام لەگەڵ مامۆستا بەلا عوسمانی شا بەڕەحمەت بێ زۆر زۆر والله مامۆستا عەلی مامۆستا عوسمان زۆر شین بە خزمەتی و زۆر لە خزمەتی بینانی و زۆر بەشەوە ئەمانەوە لەوێ مامۆستا عوسمان بەڕاستی جارێکە مامۆستا عەبدولکەریم دەڕی خوالی خۆش بێ خوا مجلسی دانیش حەز نەکردانی هەڵسی ئەوە نەقسی هەنی شتی وای گێڕاوە حەدیثی وای گێڕا هین ڕابردوو هینی ئەوانی کەوا دیوێتی لە تەمەنی خۆیان يعني زوج ما شاء الله عجائب مامۆستا دوایەوەی کە لە بەغداد ئەگەڕێیتەوە کەی لە چەمچەماڵ ئەبێتە ئیمام خەتیب من لە بەغا بمان هەتا کوتۆری هەتا حەفتاونۆ ئەمامۆ لە بەغا هەتا حەفتاونۆ لە ساڵی حەفتا و پێنجا خێزانم هێنا لە حەفتا و پێنجا ئیتر ئەوە بوو کورد تواوە مەتەقی هین شۆڕژی کورد نەما لەوێ ئێمان حتى وشو يرمو بو كوا بدل صوزيك يما بو كرت او بواني لسالي حبتا شوار كوا سالي كتغي بيلن كحكومت هات دواء ويكوا مفاوضته او شوار سالكا او بو حكومت بشمان بو لو حقيقه قرار اذا بدا بكرت او بواني هجوم مكري بهم قوات هنا هجوم منطقه كان بو همي قرتتاكو قاعد شاباجيرو نقدر يعني همي او دي بشاباجيرو انت ماني شجبو يمان هرشبوتي الى وزارة الدفاع أمر داشوتي أو إمام صانك وإمام خطيبي كردن لبغا بين كردين بو مزقوتي مرادية لبرامبري دفاع اللي مزابدي توجيه سياسي هابونا من وتي أمانة هموي منطقة من قرتو تواني وأمانة أو ديانا نكون دوا أمانة بعد كان شغلنا كانوا بدوانا نرون إيوة أن يرين إنه صحة أمكان أو مشكلة يمكن كوا لدي شوني خواننا بين إنه إم حق ما بسرنوني هو بواني إما أو ما مصاني كواليو كان ما مصاب دوري بانزي بيز ما مصاب إما نرد من نرد بو خوم هات ما وقافي كربو وقات عيد عيد كربو وقافي كربو يبو شو ماشي منطقة السنغال بلى منطقة خوما كاتي شو مسا منطقة السنغال أم بفوجتي شيخ أمانويت خدمته كانوا حماب خمتكو سيارو شو أمانو بو كوب شيء أمادي والله مبيوس بوني قرب من منطقة خوما خم بيوس نكا أو هنا الله وقددهم ترويش والله مالي خمان ديك خمان لقوني كان شو اللي دانيش ما تأثير ورقته أو بكير بلي مشي بلي بخلق خلق شيء والله يتر أقرب بواب شو ما تبغى خزم ولا ديني خزم عشان توزع نصيحة أو مشجاريو وعزو هني ديني وواسع كردن يتر إما متكم عن ما كد تقريبا رول دواني ما والله بيج مكاتو بيج مكاريك وكاتو هو منطقة في إمر جرين هو بغا جايت اللي ما لبغابهم حفتاونو يحفتاونو بزروي من كرياشيبهم جاك بزروي في هاتو شون يشتون زحمة دوس باسو بزحمة سكوت تبي زاربهم اللي لبغا هاتم هنم كر أجرم شيء لوزارة بو نقم كان بكركوك حزم بسلماني وكبر عشان شو مش بلمناولو السلمانيين حزم بكركوك والله كركوك جواب هاتوتي والله كرد ممنوع بكركوك دوباره وتيان هم أي نسينو بيه هم دوباره والله من استقالك مجبورنا لوظيفة إمامة استقالك عشان وكيل وزير لويتي هم كردو وتي ميكا هم أي نسينو بالكم دواء كانوا بالكم نقلك
والله من الحاح عبد بخوا اللي استقالم كل وظيفة إمام خطابة تقديم وزارة التربية تقديم كل التربية والجيران تبقى مدرسي يعني كيف دايوت مرون منطقة سنوات ما أخذ بتي يعني خلقك يا إخوان معهم تلا ناحية سنة اليوم مدرسهم حتى وكو دو صال اللي مدرسهم دو صال تقريبا توابو يهتاون أبو جالك جمعت له مزكوتك ما مسيان بو خواب ما مسكش خلق لا يخو معنو خلق سنة تروي كان نخش بوت يعني ما مسا باجمعك ما بوك تي أو رجل من جمع بوكر تنبو سنة كجمع كم بوكر تي أو خلق بشيوية قرآن كاريك سيريان بسرهات وتيان والله تو بقرآن ليلي بيتان أبي تو جمع ما مسير رسمي ومن نائب ومن كابراك من التربية وتيان أخوان أبي حكي والله شون أو قابل السيماني وتيان نقينا كبابا حسبة لله بابي خيانت تدوري شوية بيجمع لقوا جمعة بوانكر دواي بتري مسأليك هات من أبقاف توزع هنا كوتشي ولا وينا والله تلي وتيان بخوا كاكا أوقابتي بخوا كاكا يا أبيت استقالة كل وظيفة كل التربية يا إما نالين وترشينيت في خلقي أبي وتيان بخوا أبي استقالة بكيت رازين تو وازلي إنبيدي والله تلي بزور بواسطة السليماني قبلينك بزيد مديري تربية قبلني ودي بخاب قبلناكم انشقال بكيس تشون لهولير أو كات أمين عام بو أمين عام تربية يبقى واسطة انشقال كان قبول كدين تدعي هات أوقاب قلق في خوش حال بهين بغايش وهين سليمانيش كجرامته بأوقاب يتل أوقاب اللي سنغو من يتل الحمد لله إمام خطيب الحمد لله خواي جوري هداية خلكان يجيباش هداية خواي جوري خلك كيس في خوش حال بو يعني بخوشيوه وتاركانيان بدلبو خلقي أقل بتوابي بلا ما وصل وزار للسنغاويش ديسان تو بلين نشارك ريك بقريتو بنا وشون سمال وكاري أوتشي بصال وكاري أوبانا أو حكومة بريالي ذاك هو نحكيش مشتاق نحكي كان بروخيني يما نسافر أبي بارك أوبانا أو خلكان سجور مجال ذاك هو ما كان دم وازنه بوكيو رومبرو ولا يتيم هو بربار ما كل هاتينا شمال وخالكان روخاني إلا شمال من يعني منسق ما مسايك بولا ما مسا عبد العزيز خالي خوش بياخوا لما زقودي بشتي قلاب وكاتس شمال هم يسوي شو مزقودي تابو مزقودي مجمعك ومزقودي بشتي قلاب ومزقودي كم لا برايم مزقودي الشهيدان وأماني تابو أمشوار مزقودهم يتوتيان ما مسا عبد العزيز ولا مزقودي بشتي قلاب أخوا عبد كمان قديمه يعني بتمن بو وتي بخابر من طاقتي تواني متاخذ شو أوقاب ولا أمريكا ولا أوقاب كوا ما مسا دسي بتالو شاغير با وتعيث مليو دسم كبو تاريخ عندنا مزكوتي بشتي قلاب حتى وكو دوري نبتو حوتو هشت بلا ما وصل لكاتي شالاوي بنا وانفالا بس لا وتاركاني تو كري وكاتي ك بطاطي دجمن كاركاني صدام لمنا وشي باريسان دبو وتاركي تو باس كريك لمزغوتك او تارو داوا بيشوي ك وتارك وتواوكي خلشي ناو مزغوتك اخو اخوان بو زوتر درچن چکه دڵنیا بوون بەعس ئەدا بە ملتانە ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەیەوە چۆن بووە والله من هەموو کاتێک ئەزانیش لەو کاتێکەوە شڵی ئەلفان درسیفەکە ئینسان بەڕاستی لا شعوری قسەیە کرد یعنی ئەوەنە شتەکە سەخت بوو یعنی من ڕۆژگار و کاتێک نابین مایەتە خەیاڵم کە سەختتر بێت لەو کاتێکەوە ئەلفان کرا یعنی تقریبا نمونەیە بوو نمونە وەکو قیامەت وە بۆ قیامەت ئەو کارساتێکەوە بەسەر ئەو میلەتە هات حتى أكو جاري كان شو مزجود رمضان بو شو بو نرجع عسكم موعد يوم وخن لا مزجود كيش ما نيرجعت كيش ما سعرك بكابك بري ولا زمان نفر هم هي خلي جوتا بي سرزيه بو هم كيماوي لي داو هم زمان درتو بو هم نيوي مردوب نيوي يعني دا كشاوم بو كويتر يك دنج شعورنا ما هذا يختنا شو بو مزجود كرامه بو مال جاء أو هنا براسي كار سادو إنسان لا شعوري قصوك ولا براسي أو كاتا شي بعدها بدم أنا أمامت بخوان حتى وكو من يني تشبيه النبي يني يعني ما بوسك مسك كعفرتي بيني عفرت بسك بيوناورت يا إنسان كدانشت سك بويها دانشت سك كتر وستين نايت بلايا والله مثل أم رجيم وأم دكتاتورانا
ئەو عالەمە دانیشتووە کەوا هیچ بێخەبەر لە هەموو شتێک و ئاگای لێ نییە ئەو هەموو عالەمیان ڕاماڵ کرد و هەموو عالەمان قەت و عام ئینسان بەڕاستی ئەو کاتانە ئێمە قسەمانە کرد لە هەموو جمعیەکە ئیلا بە سەراحەت نەبێت هەنە بە هینیشە باسمانە کرد. بەڵێ مامۆستا لە ساڵی هەشتاکانە بەڵام وەڵا خۆڵ ناگرێ ئەو حکومەتە یەک دەنگی قسەیەکی نەدا بڕووی منە بەخوا حتا وەکو مدیرێکی لەبوو نەقیب حافظ هینی ئاسایش و ئەیرە ئەمن مدیر ئەمن خەڵکی حەدیسەوەنەوە حتا وەکو بەرادەرێک چوو بۆ لای وتی وەڵا ئەمە نامێکە هەر خۆتان جەماعەتی خۆتان نووسێنە وتێتی مەلاغەری قسەی و حکومەت بووە بۆ ئەوەی کەوا قوربەت سەری بکەن بە قوڕە تی نامەکەی دڕیوە بڕچەمنەوە دەزیر ناکرێت. مامۆستا لە ساڵی هەشتاکانە یەکێکتر لەو شتانەی کە بەرۆکی خەڵکی گرت بوو کۆمەڵێ مەوزوعی خورافی بوو یا ئەوترێ ئەو کاتە یەکەم مەلا بووی لەم سنوورە کە لە دژی ئەو بابەتانەی کە ئەچنە قاڵبی شیرک یا پەنابردن بۆ شتێک لە غەیری خوا جەناب و قسە و کردووە. ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەی پاڵنەرەکان و چی بوون لەو کاتەیە ئەسڵەن چ شتێک باو بوو لەم منتیقەیە کە تۆ وەک مەلایەکی ئاینی توانی و لە دژی بۆسییتەوە. من ئەو کاتە بەعزێ وتارمە خوند بکەوە دروست نییە ئینسان هاوار کاتە غەیری خوا و نەزرکردن بۆ شخص و بۆ ئەملا و ئەولا و یعنی شتێکمان وەدی تر کۆمەڵی خەڵک بوو کەوا نانی پێوە خواردوەمانە ئەوە خەبەریان لێداین و لەسەر ئەوانە بڕاستەکەی لایەن بردین لەسەر منبەر چەند ساڵی لەسەر ئەوە لایەن بردین لەسەر کەوا ئەو قسەمانە کرد ئەو شتەمان باسە کرد خەڵک بە دڵی بازە خەڵکیان نەبوو. مامۆستا زیاتر ئەو مۆزوعانە چی بوون کە ینی وای لێەوە کرد کە ئەو تارانە بدەن ئەنی چ شتێک بوو بە عادەت لە ناو خەڵکە کە تۆ پێوا بوو ئەمە چێتە قاڵبی شیرک. ئەی خۆی تەبان شیرک ئەوە شتێکی دیارە و ئاشکرایە و خەڵکانی بووانێکەوە خەڵکیانە پەرست خەڵکانە بوو دار و بەرز بنەمەست خەڵکانە بوو شخصیانە پەرست خەڵکانە بوونەوە هاوار نەکردە خەڵکانێک عەبد ئینسانەوە ئینسان ئەسیەوە بۆ سێمان تاوانبار ئەگەر قسە نەکات. مامۆستا ساڵی 1970 کۆمەڵێک خەڵکی زۆر دەستگیرەکرێن بەڵام جەناب لە مزگەوتێک وتارێکە دەی و بە دروشمی جیهادە خەڵکانە دەی بەڵام وەبزانم هەر لە دوای وتارەکەی جەنابەت کۆمەڵی خەڵکی زۆرە چن بەدەم و کەسانەوە و ئازادیانەکەن ئەگەر بکرێ باسێکیەوەشم ئەوە لە ساڵەکانی هین بوو لە کاتی ئینتیفازەکە بوو ساڵی ئینتیفازەکە بوو کە وای تر دەست پێکرا لە ڕانیەوە هاتە خۆڕۆمانە ئەو کاتە ئێمەش لێرە خەڵکمان هانداەوەی کەوا کۆمەڵی گەنج بمانە هەرماندانکەوە ئەوانش بکەن هەڵسن دژی حکومت ئەوە بوانە کۆمەڵێک هەڵسان دژی حکومت و بەعزێکیان گرتن و بەعزێکیان خۆیان شاردەوە دوایی بۆ ڕۆژی دوایی ئەوەیە کە گیرا بوو بەریاندان یەکیان ئەوە عادل بوویسا دکتۆرە هەیە عادل محەممەد شەخانی ئەوەی گیرا بوو حتا من بۆ بەیانەگیات چوون بۆ ئاسایشکەوە علاسا بەریدەن وڵاتی ماشەوە خۆیان پێچاوەوە بۆی تەڕاکردن ئەو بۆ ڕایان کرد لە بانی مەقان ئەویان ئازاد کرد ئێتر ئەو بوانی ترێگە ئەیرە چەند شماڵ ئەوە تەسلیم بوو گیرە. مامۆستا بەدەر لە پرسیارەکانی تەمەنت پێت وایە مامۆستای ئاینی لە کاتی بوونی کێشە و گرفتە لە وڵاتە وەک تۆ چۆن ئەو کاتە وتار و داوە خەڵکو لە دژی ئەو دەسەڵاتەدا پڵۆ سێنەرەی سەدام ئاگادار کردوێتەوە پێت وایە مامۆستای ئاینی ئیشی گرنگی دەبێت چی بێ لە ناو کۆمەڵی گرنگی مامۆستا ئاینی ئەوەیە ئەمر بە چاکۆنەی لە خراپە ئەوەی منکەرات بێکە بینی ئەبی لێنەوە سێ قسە بکات و ئەوەی کەوا دامی ئیسلاحی بەنی خەڵکی بکات خەڵکی ڕێخات دائما ئاژاوە ئەمانە کە بکاتەوانە مشکلی خەڵکی بەدەم مشکلی خەڵکیەوە بێت دائما خەم و خەفەتی خەڵکی دڵای بێتانێ بۆ ئەوەی کەوا دروست نەبێت ئاژاوە دروست نەبێت مشکلە دروست نەبێت پشێوی دروست نەبێت وڵاتە مامۆستا ئاوین ئەبێ واجبی ئەوە بێتانی نەک یەکێک ینی ئیشتە سەرەکیەکانی مامۆستا ئاینی ئەوەیەکەوە ئیسلاحی لە بینی خەڵکیە بکات خەڵکی ڕێخات جاکە ئاژاوە بکوژێنێتەوە نەیەڵێت مامۆستا لە دوای بڵین ڕاپەڕین تەبەنەوە کاتێک کە بارەکەکان حیزبەکان گەڕانەوە بە ناو شارەکان لە دوای نەکسەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات جەنابوو لە مزگەوتێک لێرە ئیمام و خەتیبە بی بەڵام لە دوای ئەوەی کە بزوتنەوە لە ناو شاری چەمسەماڵا نامێنێ وەبزام جەنابیش و لە مزگەوتەکەەوە دەرەنرێت هۆکارەکەی بوو برادێک لەمانە هات گەلە قسەیان پێوتین و گەلێن سوکاتیان پێکردین لێو تێتر نابێت لە مزگەوتە ئێوە تارفێن
ئیتر لە ئۆقافەوە کتابیان کردە سەرمانکەوە نابێ ئیتر ڕوشێ بخەن ئەبێ دەمیان داخرێت و نابێ قسە بکرێت و نابێ بچنە سەمینبەر و نابێ موعیزەی بخەنە تا چەند ساڵێک بای چەند ساڵێک ئێمە ئیمجاکە هات لە ئاخرا گەڕاینەوە بۆ نردێن بۆ مزگەوتیەک لەو شۆڕشە تقریبا ساڵ دوان لێ و تەرمان خوێندەوانی لە مزگەوتانە. بەڵێ ماوەستا جەناب و لەگەڵەوەی کە کەسایەتێکی زانایەکی ئاینی گەورەی چەمچەماڵی هاوکاتیش کەسایەتێکی کۆمەڵایەتی بوویت لە ڕووی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک بەڵام من بیستومە کە 3 جار بە درێژایی تەمەنت هەوڵی تیرۆرکردن و دراوە لەگەڵەوەی کە سپاس بەخوا سەلامەت بووی بەڵام بەبێ ئەوەی بیشزانی ئەمانە چێ بوون سەر بەچی بوون ئەگەر بکرێ بە کورتی باسێکی ئەوانم جارێکەنەوە هاتە سەرمان بە دوو کەس بە چەکەوە هاتە سەرمان و گەرێ قسەیان کرد و گەرێ بڕێ بڕیمان کرد بە سەرمانە و دوایی تر نازانم نیازیان چی بوو بۆچی هاتبوون دوایی ئەوە بوانە بەخۆی ناڵەکانمان هاواری کرد بە دراوسێکمان بوو هەر لە هاواری بازانین ئەمە من حیمایم هەیە لە ماڵەوە ئیتر ئەو بۆ ڕایان کرد هیچیان نەکرد چەند کەسێتر لە دوایە کە بیستم کەەوە خەڵکی ئەلاسا هاتوون بۆ اختیارمان بکەن بەڵام کابرا وتی ویژدانم قوبولی نەکردەوەکەوە پشتی وا بکەم هەر خۆی هات بەلات خۆی نەهاو بەس بەلای خەڵکوت بووی خۆی کابرایشان نەماوە تەنیا لە بەرەوەی کە ماوە زانایکی بەڵێ ئەرەوەڵە هەرەوەی بەرەوەکەوە ئێمە لێرە خەڵکێک لەگەڵمانە خەڵکێک بە قسەمانەکە بە سەحەڵکی کوتمان ینی ڕازی لە حەڵسە کوتمانمان مەوەستا دوایەوەی کە دەگەڕێیتەوە بە وتاردان دووبارە ساڵی 1990 لە کاتی کێشەکانی ئەو کاتە دووبارە لە وتاردان دوورەخرێتەوە ئەگەر باسی ئەوەشم بۆ بکەی ئەم هەموو هاتن و بردنە هاتنەوە بە وتاردان وڵی وتارەکان جارێکیان لە وتارەکە لە کاتی مانگی 6 بووە زانم کە ئەتڵە بوو تەدا بۆ منە لە وتارەکان وتم کاکە مناڵەکان تەنیسە بەدەێت بە نەسوورێنەوە لە کۆڵان و جادان ومانە بیانێ لەسەر خوێندن بە قورئان خوێندنەوە کوێەوە مەقڕی یەکگرتووەوە مەقڕی بزوتنەوەی ئەوە کوێەوە بخۆیان بابچین بخوێن تر لەسەر ئەوە جەماعەتی خراپ بووکەوە مەلاوتێتی مناڵ بۆ مەقڕەکانی ئیسلامی بۆ بکەن و چیوەمانە یعنی لە شتێکی بەسیت ساڵی 2005 لە مزگەوتی لە چەمچەباڵا بڕیارە بێت کە مزگەوتێک بکرێتەوە مزگەوتێکی نوێ بەڵام پێشەوەی کە مزگەوتەکە تەواو بێ وعد بە جەناب دەدەن ئەوقافی ئێرە با بڵێن کە تۆ بکرێتە ئیمام خەتیبی و مزگەوتە بەڵام دوایەوەی کە تەواوە کرێوە بزانم لە مزگەوتە بەڕاستەکەی من یەکێک ملوانی کەوا بۆ پارە پیاکردن چون بە سوێمانی چەند دەستمان کردەوە چەند کەسە چون هەولێر چەند شخصیات ومانە گەڕێم بە پارە لەیرە حتاکو لە تەجیلمان کرد لە مینە فەیسبووکە بۆ خارج و ئەمانە بۆ کەوا یارمەتی بدەن ومانە بۆ تەواوکردنی مزگەوتەکەم دوایەوە مزگەوتەکە هاتە ئیفتیداحکردن ئەمانە من خۆم حاڵ ئامادە کردووە لەسەر من بکەن بە خەتیب ڕێک و بێ حیسابمان هەر بۆ من نەکرد مەدایکی تریاندانە تو هەتا ڕیشەکە نەتاشی نابێت مامۆسای ئاینی بەبێ ڕیشیانی بەڵێ مامۆستا بزانم دواتر ئەتنێرن بۆ پێنجوێن ئەوە لەگەر هینە پێنجوێن نەبوو ئەوە جارێکیان لەگەڵ و منی مام جەلال بوو مام تقریبا نوێنی مام جەلال بوو لە هینی ئاینەکان لای مەلاکان وانە ئەمجاکە ئەو پیاوە وەکیلی وەزیری ئەوقاف ئەو کاتە مامۆستاش مەلاحەمەی گەزنەی وابزان لێ بوو جا ئەوە لێرە دەوری کرا بووانی لێرە لە دەورەکە چین دەورەی ئەو دەورە ئیتر هەر ڕۆژە مامۆستایەکە هات لە سلێمانیەوە تاریک ئینێکە خوێن محاضەرەیەکەدا ئیتر ئەوە قسەی کردمیش قسەکان بەرپەرچی قسەکانم دایەوە تی دوایی لە دڵیان مایەوە کە دڵیان مایەوە ئیتر وتی بەخوا ئەبێ نەقلیکەم بۆ کفری لە دوای کفری نێڵم لێ بنیشە دوو بنێرم بۆ ڕانیە ئیتر ئێمە ئەو کاتە من گەم نەدایە دوایی کتابێکیان بۆ ناردم شۆرتە دای بەدەستمەوە تی ئەم بە توات تەماشاکەم نووسراوە تۆ نەقلی بۆ فڵانش دوایی این مباشرەم هەر نەکرد نەچووم هەر قسەیەم وەرنەکرد دوایی ئیتر
خزمێکمان بوو لە باڵادە سەرەیەکێتیە وتم کاکە ئەمە شتێکی وای کردومەچوتە دوایی بۆتی مامەسا هیچ نییەوە خۆی قسەکە لەسەر شتێکی تر بووی پێویست ناکەەوە باسکەین وتی ئەمە هیچ تا بەسە نییە مەر با هەر وڵای تر وتی چنی خۆدا دانیشە و هیچ گوێمە دەریە یاد بەی کابرا لەمەوە دووە چوون باوکی ئەمری خۆی کردو بوو ئەو پیاوەیەکەوە ئەمەیە کرد بەرادەرێک دانیشت و لە ئەوقابرێکەڵیا کە منی دی لە دوورەوە وتی فڵان کەس بۆ خۆی لە هەرچی مەلا هەیە لەم پیاوە پیاوەتیان نییە یا چوومە لای لە دایرەکە خۆی جا دوایە کوڕەتی بێ قەزابیەخە تۆ بۆچی خۆتەوە خوارێ کردەوە خۆت و خەوان وەکو تر بازی میسالی هێناوەلیە مەخوایتر ئاوایە کابرات لەمە دووە ئین بووە تەقریبا هاتووە سەر مامۆستا لەو کاتی لە 2003 بەرەسەر دوای نەمانی بەعس کۆمەڵە خەڵکی زۆر چوونە دەرەوە بۆ خوێندن تۆ ئەو هەمووە من لە کاتی خۆی لە لەرزەکەم من لە کاتی خۆی لە بەغا مامۆستایەکەمان بوو لە کولیە مامۆستا عەبدوڕەحمان حەجی پێڵێن ئەوە چوو بۆ بەخوا عین الشەمس مازەم لە هینە لە قەتەرە یا لە ئەبوزەبیە ئەوە لەوێ بوانێ دوایی نامەیەکم بۆ نووسی هەتا نامەکە جوابەکەاتەوە من نەقل کردم بۆ سەنگاو چوون بە سەنگاو لە سەنگاو وەڵا جوابی نامەکەی ناردووە من ئیمانەکەی بەغام داوێت مزگەوتەکەی بەغا نامەکە هاتووە بۆ مزگەوتەکەم لە مزگەوتەکە قاری ئەەکەم قای مزگەوتەکە سەیدی مەشەدانی پیاوانە بوو پێ چاک وەڵا لێوە هاوردی بۆ ماڵم بۆ سەنگاو وتی ئەم نامە بۆ تۆ هاتووە وەڵا کە نامەکە خوێند وتی تۆ ئەبێت بێ بۆ ئێرە مام بۆ ئەبوزەبی بوو تی بۆ بێ بۆ ئێرە هەم لێرە تەعینی شەبیت هەم خوێندی بۆ خوێن بۆ خۆی بخوێنیت تر لەوێ جەماعەتەکەمان جەماعەتی خۆمان پرسیم کرد بە خزمەکان وتیان کوڕە بەخوا پێویست ناکە تۆ بڕۆی بە غەریبی و نازانم چی پارەوە ناهێنی و ماڵەوە ناهێنی و بڕۆی چوومە تی پەشیمانیان کردمەوە گەلە جارەشم بە کۆیت تا لە بەغا بووم چون بۆ زاری تەربیە وتم لێرە مەوێت تەعین بم بەڵێ وەڵایەتی لێ وتیان پشۆ هینەکەم بێنێ سەمسەکات و شەهادە و ئەمانە هەموو بێنە تی هاتمە وتێرەکە بەخوا بیرم کردەوە ئیشم پەشەل هێنا ئیشم نەمکردی ماوەیتی خوای گەورە قسمەتەکەی هێڵا بوو ئاوا بینانی ئێنە من ڕەفیقی من هەردا لەگەڵ ڕەفیقی من لێرە بە یەکەوە بچین بۆ لیبیا ئەو ڕۆیشت ئەو پێ عەرەب بوو ئەو ڕۆژ من گەڕامەوە لە ئەردەن نەچوو بەڵێ مامۆستا دوجار لە چەمچەماڵە تۆ یەکێک دەبی لە دامەزرێنەرانی قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەر بۆ پێگەیاندنی فێرخوازانی بڵێن خوێندکارانی ئیسلامی لە قوتابخانەکانە یا بۆ پێگەیاندنی زانایانی ئاینی ئامانجتان لە دروستکردنی ئەم پەیمانگەیە لە چەمچەماڵ پەیمانگەیەمان زەرور بوو بۆ ئافرەت بۆ بە تایبەتی ئەوڵەوە بۆ ئافرەتان ئەوە پێگەیاندنی قورئان و فیقه و تەفسیری قورئان و شەریعەت و ئەمانە بوانێ ئەو کاتە لە ژوورێکە بوونێ ژوورێکان داو پێمان لەم گەڕەکە چی دوایی طبعاً لەو کاتێش کە وا مزگەوتەکە مەقڕەکەی تیاوە لە مزگەوت ئەو کاتە منیش هەر عین پێش ئەو عین دووە 96 و 95 و ئەوانیش هەر لەوێ مەدرسەیەکمان بوو مەدرسەیەک بوو ژوورێکی ئەوە بووانە پڕی بوو لە ئافرەت تەفسیریم پێوتن تەفسیری قورئان لەوێ هەتا مامۆستا مەلا عەلی هات بۆ ئێرە جارێکە مامۆستا خوای خۆش بووی هاتە ناوی بڕێ مەسیحە هینی کردمەوە عیزێکی بەدانە یا ئەوە لەوێش هەر ئەوەمان بوو ئینجا هات دوای ئەوەش لەم ئەخیرا ئەو بۆ ئەو مەدرسەیان دانا ئەو مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر ئەو مەدرسەیە دەورێکی چاکی بوو بۆ کوڕان و کچان بە ڕۆژ بۆ کچان بە شەویش بۆ کوڕان بێتانێ لە یاژە ئیشەر باقیە بەڵام ئێستاکە ئەو هینەی نەماوە ئەو تون و تیژەی نەماوە خەڵکی بەدە سارد بۆ تۆ لێی ئێنا من هەرتیا بووم سەر لە یاژە بەردەوام هەر دەرجی تیاڵێمەوە هەروەڵا بەردەوام الحەمدولillah نازانم 15 ساڵە 18 ساڵە چەندێکە ئەوە بەردەوام دەرزمان هەیە لێ مامۆستا بۆ پێی جەناب و یەکێک لە زاناپایە بەرزەکانی هەرێمی کوردستانی من پێم خۆشە کۆتا پرسیارم خوای گەورە لە قورئانە لە ئاەتێکە لە بەشێکی کۆتایی ئاەتێکە فەرمووێ أن الأرض يرثها عبادي الصالحون بەو پێی کە زەوی دەدرێت بە بەندە ساڵحەکانی خوا بەڵام سەیرەکەی ئێستا لە کوردستان یا لە تەواوی دنیا لە کەمترین شوێنە ئەو بەندە ساڵحانەی کە خوا دەیەوێت حاکمن یا کار بەدەستن
بەو مانەیە ناکە گروپێکی تیرۆریستی یا گروپێکی ڕابی بە ناوی خواوێت و فتووادا و خۆی بە حاکمەزانێ ئەوانەیە کە خوای گەورە خۆی دەیەوێت بەندەی ساڵح بن زەویان پێ بدا و حکمی بکەن بۆچی ئێستا لە دنیاە بەم هەموو ژمارە زۆرەی مسلمانانەوە بوونیان نییە وڵا خۆی ئەزانی چیە خوای گەورە ئەو فترەی تێپەڕان ئەوە فترەیە بوو ڕۆیشت فترەی ئەهدی يعني الصحابة تابعين وكاتا مسلمان كوا أو كاتا جنگيانا كردو جهادانا كردو إسلام حكمي كرد وبوات هتاوك براسكي مسلمان بشاكر وهتاكو آخر خلافتي عثماني كوتايهات هتاكو صالي نسو بسجوار تان نسو هرتش تقريبا هر باشتربو لوي يتر كوتاي في هات كخلافت نما وبواني كوايتر غرب ومرب أمانة وكو قوش قرباني كوتنا زي ولاتي إسلامي عند باش كردو بارشان كرد إنجا كهر ولاتيك منهجي كو برنامج خوان كوا بيان يد كرديان خلكيان واليا كرده خلكيان لدين دور خستوا خلكيان كرد يعني جيلي كان دروس كرد كأوجي لدش إسلامي دجاتي لك الإسلام وكات حتى ولاتاني الإسلام براسك واين لكن ناي على كوا مسلمان يك كيفاش كوان ترسابون ياما وتان ياما لا دوري ياما لويا كوا أو خلكت سرخوش كاين أفرد روت كينوانية الأمان لما تفعوا لتشكي بقوة بهي استراب وياما خلكي إخفال كاين خلكي والي كاين كان دوريان دين دوريان خينوان استا براسي أو جيلي بيشو أو قراني بيشو أو براسي كي دوري إسلام دوري بو كوا هتاني وي أوروباي كرتبو حتى خلافتي عثماني هلا يونان حكمك بلغاريا فرنسا اسبانيا اما نحن دولة الاسلام ساكن هذا السريان ماوتو هنا شو ندس شهر ماوتو اللي ولاتنا بلام كاكاتي مسلمان يعني نيا يلا كحكم الاسلام نما كثير اوقاتا منهج ينبو ارزو كان دار يجاب او خلكان او هاوي الكرد خلكان جامع كرد لسدمي عبد الكريم قاسم كوا انقلابك خلكيه بي منهج برنامج شيوعي قال الاسلام مهم تو مش اكثر خلكي مسلمان وانا خلكي خونا ديالو جوجو بعقله حاجه حسي نفهم النظام جاب راسك اسلام الحمد لله يساق الاخوه بس الاسلام او وعد اخو هذه ذي او عادي اخوي قبل هذه ذي او ارسلها بارجي اسلام وإسلاك إسلام خلقي بيري كردوتوان إسلام لزياد بنايا وإسلاك خلقي بيروي إسلامك وإسلام الحمد لله قشاهل مولاتي إسلاك خلقي تيوغا تتمشى ولاتي إسلامك وخلق نجوم جيكوا مسلمان إسلام هل قرأت تقصيك دوبتا أنواع الأشكال باي مساكة تمشاك اللي مولاتاني أوروباوا إسلام ديوغا كردو بو إسلامي بو مسلمان يعني إن شاء الله أخوي قورا أم أرزا وإليتك وهر عبدي كان يخوى حكم تيابكن مسلمان صالحان بيتيابكن إن شاء الله ئەو کاتێک کە مسلمان بوویەوە بۆ بەندە ساڵحێکە ئەو خوای گەورەکە بێوێت ئەو حکومە بگەرێتەوە خوای گەورە کۆمەڵێک مسلمانی بۆ تەرخان ئەکات بۆی ڕێگەخا بۆ ئەوەی حکمی خوا جێبەجێ لەسەر ئەرزە. دەستخۆش مامۆستاگیان من هیچ شتێکم نەماوە ئەگەر جەناب و کۆتا قسەت وەکو ئامۆژگاری یا وەکو وەسیەتێک بۆ مسلمانان. وەڵام من ئامۆژگاری مسلمانان ئەوەیە ئەمڕۆکە دنیا پڕە لە آفات پڕە لە ئەخلاقی پڕ لە ڕەوشتی پڕ لە ئەفکاری وەگەن و پیس ئەمانە ئەو خەڵکە وەکو فەرمێت دوور و مع القورئانی حیث دار واتە ئیسلام ئەبێت لەگەڵ قورئانە بگەڕێت دەوری قورئان بدات قورئان چی پێوت ئەبێ بە گوێی قورئان بکات لەگەڵ قورئانە هەڵسوکەوت بکات لەگەڵ ئیسلامە هەڵسوکەوت لەگەڵ یعنی ڕێبازی سەلەفی ساڵح و سەحابە و علماء بيشو لك حكمي وانا يعني انسان تماشاك خوي قبل ام اسلامي ورقد ناوي منيتو او ناوي ناكوجتو اما او اي كواي صار ويشتوا الظلم يكردوا تاواني كردوا شي كردوا ناوي نماوا خلكي لعنتي ليك بلام اوي كما تو بياوي شاكا اوي كوا اديبه اوي كوا شاعره اوي كوا صالح وعالم اوي كوا اسلام ولدوا او ناوي تماشاكي هرب السقيمه وتواني خلكي زور برزو تماشاكات يعني وقت إنسان أم إسلام معجزة كي لوايا هر كسي دواي كوي خوي جور برزكاتو
یەکی ناوەکانی خوا ڕافیع و خافیڵە، معیز و مذیلە. یعنی ئەو قەومێکەوە دوور بن لەخوا خوای گەورە نزمێنەکات بە هەرزە ئەو شەی کەوا خوا بگرێت لای خوا بگرێت خوا گەورە بەرزێکات. ئەوەی لای خوا نەگرێ زەلیلە داماوە تیاچووە ئەو شەی کەوا لای خوای گەورە ئەو معیز و عەزیز و بەڕێز و بەقووەت و بەهێزە بێ ئینشاءالله تعالی. دەست خۆش مامۆستاجان. خوای گەورە پاداشتی خێر باتەوە ئەمڕۆمانومان کردی. من دەست خۆش مامۆستا. دەرسا خۆتەمە درێژ بێ ئینشاءالله. دەست خۆش بێ ئاخۆ. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازاتی ناوکۆتای هەڵقەی جاری بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا غەریب زانای پایەبەرزی ئاینی لە هەرێمی کوردستاندا. تا هەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.